لە باخە زەیتونەکانی قەروات بەنی حەسەن لە کەناری ڕۆژئاوا گوندنشینە فەڵەستینیەکان یاوەری پەیامنێری دڵی ئەمریکا بوون بەرەو ئەو شوێنەی کە تەنها 3 ڕۆژ پێش ئیستا ئەحمەد عاسی تەمەن 41 ساڵ باوکی 6 منداڵ لە کاتی پێکدادان لەگەڵ نیشتەجێبوانی ئیسرائیلیدا کوژرا. کەسێکی خەڵکی شارۆچکەکە کە ئۆتۆمبیلەکەی لەو شوێنە بینی بوو کە ڕووداوەکەی تیادا ڕوویدا بوو هەر بۆیە بەرەو ئەوێت شوین ئەو کەسانی لەگەڵیدا بوون لە دوایین شوێن کە بینرا بوو بە دوای داگەڕاین کاتێک دۆزرایەوە تەقەی لەکرا بوو نزیکەی 4 کاتژمێر بوو گیانی سپاردبوو. لەسەر نەخشەیەک لە نووسنگەکەیدا سەرۆکی شارەوانی قەڕەوات بەنی حەسەن ئاماژەی بە نیشتەجێبوانی ئیسرائیلی کرد کە لە دەوروبەری کۆمەڵگاکەیانن. ئیبراهیم عاسی وتی ئەندامێکی دیکەی کۆمەڵگەکە لە مانی دوودا لەلایەن نیشتەجێبووەکانەوە کوژرا بوو بەڵام ئەوان هەموو ڕۆژ شوێنێکیان گرتۆتە بەر لەگەڵ دەسەڵاتدارانی فەڵەستینی و ئیسرائیلی بۆ داواکردنی دادپەروەری بۆ ئەو کوشتنە. ئێمە داوا لە هەموو هاوڵاتیانی ئازاد لە سەرانسەری جیهانەکەین بە تایبەتیوانەی لە ئەمریکا و بەریتانیان بێنە سەر خەت و ڕێگری لە ئیسرائیل بکەن لە ئەنجامدانی ئەو کۆمەڵ کوژیانە و بەرپرسیاریان بکەن لە کردەوەکانی نیشتەجێبوانی کە لەژێر پاراستنیەوەندان ئەو نیشتەجێبوانە سیڤڵەکان دەکەنە ئامانج کە هیچ ئامرازێکیان پێ نییە بۆ پاراستنی خاکەکەیان. لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا بەڕێوەبەرایەتیەکەی بایدن فشاری خستۆتە سەر ئیسرائیل لە 5 مانی 12دا ئەمریکا ڕایگەیان ڕێگری لە نیشتەجێبوانی تونندرە دەکات لە وەرگرتنی ویزای ئەمریکا ئەمەش دوای ئەوەی چەند جارێک داوای لە حکوومەتی ئیسرائیل کرد کۆنتترۆلی تونند و تیژەکان بکات. بە ئەگوێری ئامارەکانی نەتەوەیە گرتوەکان لەم ساڵدا لە کەناری ڕۆژئاوا 31 ئیسرائیلی لە نێوانیاندا منداڵ لە کەناری ڕۆژئاوا لەلایەن فەڵەستینیەکانەوە کوژراون. گروپەکانی مافەکانی مرۆڤیش دەڵێن ژمارەی کوژراوان بەهۆی نیشتەجێبوانی ئیسرائیلەوە 2 هێندە زیادی کردووە. لە کێشەکانی پێشوودا لەگەڵ نیشتەجێبوان تەنها 1 پیاوچەکی هەبوو بەڵام ئێستا کۆمەڵێک پیاو هەمویان چەکی جۆری M16یان هەیە و هەڕەشەکان زۆر تونتر و دەستبەجێترن وەک ئەوەی دەڵێن پێویستە لە ماوەی 5 ڕۆژدا لە کۆمەڵگەکەتان بچنە دەرەوە. بەرپرسانی هێزەکانی بەرگری ئیسرائیل لە وەڵامێکی نووسراودا بۆ دەنی ئەمریکا ڕایانگەیان هێزەکانی ئیسرائیل و بەڕێوەبەرایەتی شارستانی هەموو هەنگاوێکی پێویست دەگرنە بەر بۆ پاراستنی ئاسایشی هەموو دانیشتوانی شار و گوندەکانی ناوچەکە. بەڵام سەرۆکی شارەوانی ناوچەکە وتی هێزەکانی ئیسرائیل تەنها پشتیوانی لە نیشتەجێبوان دەکەن. لەبارەی کوڕە گەورەکەی عاسی کە تەمەنی 15 ساڵە دەڵێت کاتێک هەواڵەکەی باوکی زانیوە باوری نەدەکرد کە مردووە. وان لێکردم لە تەمەنی منداڵیمەوە بەرپرسیارەتی خێزانەکەم بگرمە ئەستۆ. ئەنجومەنی هەرێمی نیشتەجێبوانی ئیسرائیلی وەڵامی داواکاریەکانی دڵی ئەمریکای بۆ لێدوان لەسەر ئەم بابەتە نەدایەوە.